خواردنی سەوزەی باش وە ئەگەر بکرێ کەمکردنەوەی فشاری دەرونی لەسەر خێزانەکان بۆ ئەوەی بە لە کۆتایی لە ئایندە ئیشەڵاکە کۆمەلگایەکی تەندروست بێتە پێشەوە کە کەمترین نەخۆشی هەبێ. بەڵێ هەندێک ئامار ئێمە لە دیارە ئەمڕۆکە ئەوانەی لە تەنیشتمەوەن کاگوتو ئارام جەمال کە یەکێکە لە باشترین دکتۆرەکانی خەستەرە و باڵۆن کاگوتۆر شکاری یەکێکە لە باشترین پزیشکی نەشتەرگەری لەگەڵ نیانخان کە مدیرە و کاقاریش مدیریدارەیە. ئامارەکان ئێمە ئاماری 8 مانگ دەخینە ڕوو هی ئەم ساڵ هەتا مانجی 8 ئێمە ئەم ساڵ 3652 کەس بەهۆی نەخۆشی دڵەوە داخڵی ئینعاش بوو کەماوەتەوە 198 کەس گیانی لەدەستداوە. ئەگەر مقارنەی بکەی بە پار تقریبا ڕێژەکە نزیکە پار 3824 کەس داخل بووە 133 کەس گیانی لەدەستداوە تۆزێ ڕێژەی مردنەکە بەرزتر بۆتەوە ئەم ساڵ. بەنسبەت قەستەرە و باڵۆنەوە تا ئێستا ئەم ساڵ 3299 قەستەرە و باڵۆن کراوە واتە گەر حسابێکی ڕێک بە خەتەر ژماری نەخۆشەکان قەستەرە و باڵۆن کراوە لە نەخۆشخانەی دڵ بەنسبەت نەشتەرگەریەوە هەتا ئێستا 167 نەشتەرگەری کراوە. ئەگەر مقارنەیکەین بە پار 133 نەشتەرگەری کراوە هەتا ئێستا ئێمە 30 نەشتەرگەریمان زیاترە لە پار بەنسبەت پەیزمەیکەر واتە ئەوانەی کە داێنن بۆ کارەبایی دڵ تا ئێستا 50 دانەکراوە بەنسبەت ئەشیعی تەنووری دڵ کە تا ئێستا بە بەلاش بۆ 984 نەشتەرگەری کراوە. ئەگەر سەیری ئامارەکان بکەین لەگەڵ پار فەرقێکی وای نییە هەم نیسبەتی مردنیش و هەم نیسبەتی داخڵبوونیش بەڵام بە جۆرەی ئەوەی کە شێوازی ژیان گۆڕاوە لایفستایل گۆڕاوە لەوانەیە ئەگەر ئێمە مقارنەی بکەین بە 10 ساڵ لەمەوە پێش دیارە نەخۆشیەکانی دڵ بەرز بۆتەوە و ڕێژەی مردنیش بەرز بووتەوە. لە ساڵی پارە بەوتەی وتەبێژی وەزارەتی تەندروستی 58,000 کەس تووشی نەخۆشی دڵ بوون. ئێمە ساڵی پار هی هەژمانجی پار هەژمانجی ساڵی 2014 لە مانجی یەکەوە تا مانجی 8 3824 کەس داخل بووە. ئەم ساڵ 3652 لەبەرەوەی ساڵ تەواو نەبووە تا هەموو ساڵەکەت بدەمێ مقارنەی دەکەین بە هەژمانجی ڕابردووی پار ڕێژەکە نزیکە کە خەڵک کە بازەکە لە ڕاگەاندن کە ئەڵێ نەخۆشی دڵ زیاد بووە ئەمە مقارنە نییە بە پار و پێران مقارنەیە مەسەرەن بە ساڵانی ڕابردوو شێوازی ژیان گۆڕاوە خەڵک دەوڵەمەند بۆ خەڵک ناجوڵێ خەڵک نەفسیەن مرتاح نییە خەیرانی زۆر هەیە بۆیە بەرز بۆتەوە وڵاهی من بە ئەگەر بە تا قسە بکەین ئەوەی کە من بینی و مەدیارە قەیرانەکان زۆرن قەیرانی داراییە هەر قەیرانێک بێ من دووبارەم کردەوە بڕوا ناکەم کە دەوری بەجێ نەهێشت بێت لەسەر دڵی هەر یەکێکمان بەڵام ئەگەر وەکو ئامار سەیری بکەین ئەم ساڵ و پار وەکو یەکوان دکتۆر قەیرانی دارایی تەسیرێکی بۆ لەسەر ڕاپەڕاندنی کارەکانی خۆ ئایا تەسیرە بۆ لەسەر کارەکانی نەخۆشخانەکەتان بۆ پێدە چارەسەگری نەخۆش بە دڵنیاییەوە کە قەیرانی دارایی نەبووە ئێمە ئێستا زیاتر بەرەو پێش ڕۆیشت بووین ئێمە خزمەتگوزاریەکانمان بەردەوامە ئێمە وەکو پار خزمەتگوزاریمان کردووە بەڵام لەوانە بۆ تمۆحی دکتۆرەکانمان وابێ کە شتی تازەتر بکەن نەشتەرگەری تازەتر بکەن قەستەر و باڵۆنی تازەتر بکەن بەهۆی قەیرانەکەەوە ئێمە لە چاو پارەوە لە تەتەور وەستاوین بەڵێ گۆڕانکاریمان بەسەردانە هاتووە دکتۆرەتان ڕێگریەک بکەن لە بەردەم تەشەنەسەندنی ئەم نەخۆشییانی تەشەنەسەنی زیاتر بەڕای من هەرچەند من پسپۆڕی دڵنیم بەڵام هۆشیاری تەندروستی هەمومان هەر یەکەمان لە ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین بە دایک و باوکی خۆمان بڵین بە مناڵەکانمان بڵین کە بجوڵێن ڕاضە بکەن قەڵەو نەبن خواردنی تەندروست بخۆن هەرچەند ئەمانەش بەڕێی من قورسە ئەمە ژەبێ ژیانێکی هادی ئێوێ کە تۆ مەجالت هەبێ ڕۆژی 2 سەعات بچی بۆ ڕاضە و خواردن ئامادەکەی ئەمانە ژەمووی قورسە بڵێ ئێمە دەرمانمان لە بەغاوە بۆیێت و دەرمان خۆشمانی کڕین ئێستا ئەوەی کە لە بەغاوە هاتووە هەرچەند ئەوە قسەی ئەو قسەیە ئەبوو وەزارەتی تەندروستی مەسەرەن من نەدەبوو من بیکەم بەڵام قەت بڕوا ناکەم ئەو دەرمانی لە بەغاوە هاتووە ئێمە ئیکتیفامان پێ کردبێ نەک لە ئێستا کە وەزع خراپە لە وەزع هادیەکەش دەرمانی بەغا بەشی ئێمەی نەکردووە ئێمە دایم بەقەدەر ئەوەی بەغا خۆمان دەرمانمان کڕیوە ئێستا ئێمە کێشەمان بۆ دروست بۆ لە کڕینی دەرمانی خۆمان ڕاستە کۆمپانیەکان
هەر شتمان پێ دەفرۆشن بەڵام وەکو جاران نییە تۆ لەکوێ پارە بدەی بە کابرا لەکوێ پارەی نەدەیت ئێمە ئێستا کە دەرمانمان بۆ دێنن بە دڵێکی خۆش بۆمان ناهێنن وەکو جاران نییە جاران کۆمپانیای دەرمان خواخوای بوو سەحەت دەرمانی بیو یەکسەر گەیشتە ئەوێ ئێستا خۆشت بانجی دەکەی بە باشی بۆ ڕێک ناکەوێت گرفتی دەرمان لە چاو ساڵانەوە هەمانە بەڵام هیچ ئیشوکارێکمان لەسەر دەرمان نەوەستاوە دکتۆر ئارام ئەو کەسانەی کە ئەو کەسانە کە تووشی ئەو نەخۆشیان پەیوەندی بە تەمەنە جیاوازەکانەوە یانی وا بە باسێکی کە ئێستاش گەنجان تووشی ئەو نەخۆشی دڵبن ئەم ئەگەری ڕێژێکتان نابێ ئەمانە کێن ئەو تووشی نەخۆشی دڵبن خۆی بەڕاستی ئێستا هەمووی تووشە بێ خۆی ئەلمێن هەتاکو تەمەن بەرەو سەر بڕە ینی نسبەتی توژون بە نەخۆشی دڵ زیاترەکە بەس ئەو ئەحسانەی لەبەردەمی ئێمانە هەل لێرەش نا لە وڵاتەکانی دەریشەوە ئەم چەند ساڵڕێی ڕابردوو ئەم حاڵتە دروستووە یعنی ژمارە ئەو گەنجانەی کە تووشی نەخۆشی دڵبن زیاترن ینی ئێمە مارەکان توانین جەماعەت دوای بیان خەنە بەردەمن ینی ئێمە لەمانێکە توان بڵێن 15-20 کەسیان تەمەنیان لەژێر 35 ساڵەوەیە کە تووشی جەڵدەی دڵبن و شەبەکە و باڵۆنیان بەوەکەی نەکسێت ینی لە چاو ساڵانە زیای کردو ئەمە نامێ بتان ترسیان بەس لە هەموو جیهانەوەیە لە هەموو جیهان ئەمە پێڵێن گلۆبڵایز ینی هەموو جیهان ئەم حاڵتە ڕوویاوە ئیتر ئایا پەیوەندی بە جیناتەوە هەبێت لەوانەیە جینات بێ مەسئول بێت لەوە لەوانەیە پەیوەندی وەکو کاکتۆر باسی کرد لایفستایل بەیانی ئەو شوەیە کە خەڵک پێ ئەژی شتێکی کەش کە باز نەکرا کاکتۆر داواچی لە خیاڵانەوە جگەرە کێشانە بەڕاستیەوەی ئێمە لە حەزەمان کوێستا ژمارەیەکی زۆری گەنج جگەراکێشە جگەرا نێرگەلا ینی هەر نەک لە پیاوە لە ئافرەتیشە ئەستا ژمارەیەکی زۆری خەڵک جگەراکێش ئەم هۆکارانە هەمووی وای کردوکە خەڵک بە عام تووشی نەخۆشی دڵ بێ بەس بە دڵنیەوە تا ئێستا ئەوانەی کە تەمەنیان زیاترە زووتر تووشە بن لەوانەی کە گەنجن بەس گەنجش بە دەرنیە نەخۆش بۆ 14 ساڵ بۆ تووشی نەخۆشی دڵ هەبووە شەو باڵۆمان بۆکانی هیچ شەمەنێک بە دەرنیە خۆی بەڕاستی چوونە دەرەوە من لەو قەناعەتام و شتەکانی شو ئەسەلمێنەکە نسبەتێکی زۆری خەڵک ئێستا پێویستی بە دەرۆ نیە مەگەرێکی خۆی حەز بکات چوە لە هەموو عالەما هیوا هەیە متەمەکینات توانێت بچێت لە دەرەوە عیلاج وەرگرێت بەس ئەگە مقارنەیەکی بە 10 ساڵ لەمەوە پێش کە ژمارەیەکی زۆر خەڵکە چوو ئێستا ئەگەرێکێک ناچابین ئەتوان پێ بڵێم زیاتر لە ساڵ 90 ئەوەی کە پێویستی بە پێویستی بە چارەسەرێمان توانین لێر عیلاجیان بۆ بکەین لەم سنتەرانەی کە لە کوردستانە هەیە هەموو سنتەرەکانی کوردستان کەمی دەرمان هیچ کاریگەریشی کردوتە سەر ئەو چارەسەرانەی لەم نەخۆشخانەیە بە نەخۆشەکانی گەێنەوەی هیچ کاریگەریەکە بۆ لەسەرەوەی نەخۆشەکە بێت چارەسەری پێویستی پێنەکە ئەزانین چی بە دڵنیایەوە تەئسیرە بێت بەس تا ئێستا تەئسیری شوای لێمە نەکرۆک بۆ کاکتۆر باسیکرانی تا ئێستا یعنی شتمان موادمان هەیە بەس ئێمە تەتەوڕمان نەکرو یعنی ئێمە هەموو ساڵێ لە نهایەتی ساڵە پرۆگرام دانین بۆ ساڵی داهاتوو چی بکەین چکەم ئیشە شتێکی تازەیە یعنی ڕۆژ بە ڕۆژتی تازەکاری هەیە نابێت تۆ بمێنی هەر بۆیە ئەم سنتەرانە ێستا لەخوا بە زیابەیەکێکە لە سنتەرە باشەکان لەسەر مستوای عێراق و ناوچەکەش دایم ئێمە پزیشکە پسپۆڕەکان چی ئێمە چ نەشتەرگەری هەوڵمان ناوەشتی تازە بێنین بۆ ئەم وڵاتی خۆمان بەس ئێمە ساڵێکە ساڵنیە کە هیچی تازەمان نەکردووە لەبەرەوەی قەیرانی داین تۆ هەموو شتێک بە پاراکرێ بەس ئەگە بڵی تەئسیرێکی زۆری هەبوو تەئسیر هەمان بوو ینی ئێستا لەوانەیە من ئێستا ئیشەکەم مواد لەبەر دەستمان نییە وەکو پار نییە پار لە ساڵ ئەو ناتوانم ئەوت پێ بڵێم چکە ئێمە کە من شەو باڵۆنەکەم زیاد لە 400 موادم هەیە یعنی 400 مادە بێ لەبەر دەست نابێت لەو 400 مادەیە سەلانێ 20 لەبەر دەستانە بێ ئیش نەوەستەوە ئیش وەکو پارە توان پێ بڵم ئەڕات بەس بەدڵی خۆمان نییە هەموو شتێکمان لەبەر دەستانیە چکە تۆ زۆر جار ئەمە ئیشی دڵە چی ئیشی ئێمە چی ئیشی نەشتەرگەری شتەکان زۆر وردەکاری ینی ئێمە لە میلیمەترا تا ئیشەکەین یعنی ئەگەر شتێکت نەبێت لەوانەیە تووشی مەشاکل بیت بەس تا ئێستا موادمان لێ نەبڕەوە بەس تەئسیری لەمان کردو نەخۆشەکە بۆ چارەسەری پێویستی پێنەگا بەهۆی نەبوونی دەرمان نەخێر شتیوانە تا ئێستا باوەڕ ناکەم شتیوا بووە لای ئێمە بەڵێ بەڕێزانەوەی بینیمان کۆنفرەنسی ڕۆژنامەوانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی تایبەت بە ڕۆژی گیانی دڵ و بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکانی دڵ بەردەوامە بین لە هەواڵەکان سەرۆک کۆماری ئێران ڕایگەیاند داگیرکاری ئەمریکا لە ئەفغانستان و عێراق و هاوکاریکردنی ئیسرائیل دژی فەڵەستین بیانووی گروپە تونڕەوەکانە بۆ ئەنجامدانی تۆندۆتیژی وتیشی کۆمەلگای نێودەوڵەتی